بەیانی ئەمڕۆ تەرمی باوکو و دایک و کچە کوژراوە کوردەکەی دانیشتووی بەغدا بە ئۆتۆمبیل گەڕێنرانەوە زێدی خۆیان لە شاری سلێمانی دوای شۆردن و کفنکردن و ئەنجامدانی نوێژی مردوو بەرەو گۆڕستانی سەیوانی یەک بەڕێکران و لەوێ ئەسپەردەی خاکران. خوشکەزای سەرۆخێزانە کوژراوەکە لە لێدوانێکدا بۆ میدیاکان هەموو ئەو زانیاریانەی ڕەت کردەوە کە چەند ڕۆژێکە لە میدیاکان سەبارەت بە وردەکاری ڕووداوەکە بڵاو دەکرێنەوە و ڕاستی ڕووداوەکەی خستە ڕوو. بە هیچ شێوەیە نە سەربڕین نە قاچ لێکردنەوە نە دەست لێکردنەوە نە دەست درێژیکردنە سەر هیچ کەسێکیان و نە جلداماڵین و ئەمەی کە باسەکرێ هیچی ڕاست نیە ئەسڵ و ئەساسی نییە ئەمەلەی سەریقە بووەوە کۆی خۆی باسی کرد هیچ تەفسیلێکی تریتیان نیە مەجموعەیەشتی نقاتی تریتیایە لە ڕەوتی با بڵین لێکۆڵینەوەکانایە سڕیە بێ دوای خۆیان قسەی لەسەرکەنێمە بۆمان نییە غەیری ئەوە هەموو ئەوانەی کە باس کرا ڕاست نییە تەنها ئەمەلیەی دزیە پاسەوانێک بووە لە بینی ماڵەکەی خاڵم و پاسەوانەکە تقریبان 20 مەتر هەیە واجبی هەبووە لەوێ ناسیوێتی 4 ساڵە قسەی لەگەڵ کردووە تێکەڵی بووە و قسەکردن و ئەمانە مشکاورایشی اجتیماعی بووە بەس ئەوەنە دەرگای لێ کردوێتەوە و چۆتە ژوورەوە ئەوەی کە باسی کرد خۆی ئەترافەکەیە. کاتژمێر 11 خولەکی شەوی 15 ئەیلول شیلاندارای تاقانەی خێزانەکەی و دایک و باوکی لە نێو شوقەکەی خۆیان لە گەڕەکی مەنسووریەی بەغدا کوژران کەمتر لە 24 کاتژمێر دوای ڕووداوەکە تۆمەتباری سەرەکی تاوانەکە کە بۆ شاری هەولێر هەڵاتە بوو بە هەماهەنگی هێز ئەمنیەکانی هەرێم و عێراق توانرا دەستگیر بکرێت و دانی بە تاوانەکەی دانا دواتر ڕادەستی هێز ئەمنیەکانی عێراق کرایەوە و دۆسیەکە لە بەغدا لێکۆڵینەوەی لەبارەوە دەکرێت کە سوکاری کوژراوەکان بە گومانەوە لە قسەکانی تۆمەتبارەکە دەڕوان و دەڵێن کەسێک بەتەنیا و بەبێ پیلان چۆن توانیوێتی ئەم تاوانە گەورەیە ئەنجام بدات داوا لە لانە پەیوەنددارەکانی هەرێم و عێراق دەکەن ڕاستی ڕووداوەکە بخەنە ڕوو. تۆ بیستوتە لە حیات لە حرەسی سەفارەیەک بچێتە سەر عایلێ لە دەوڵەتێکی کە عایلەکە هەمویان سەر بڕێ ئەمە چه حرەسێکە ئەگەر حرەسە ڕاستە بە عەقڵمە ناچێ منەوە ئەوەی کە قسەی کرد کە ئەوە خۆی قاتیلەکە بێ یعنی لەوە ناچێ. بۆچی گومانتان هەیە؟ ئاخر وا باهینی بە ساتەتی گەڕێتەوە لێ چووم داوای قەرزم لێ کردوتی نی من تۆزە دەمەقاڵی بوو لە بینمانە چەقۆیەکم دی لە تەنیشمەوە پیامان کرد کەوت ژنەکەی هاتە ژوورەوە هیچ تەقۆکم پیا کرد هیچ کەوت ئەوە یعنی قاتل واشتی گەڕێتەوە یاوا خەڵقە کوژێ ئەوە بەتەنیایە سێ کەس لە عایلەیەک بکوژی بەو نەوە چی ئیجرامێکە بەس ئەوەیە ئەم کەیسە بە ڕێک و پێکی بە عادلانەوەکو خۆی بڕوا سزای خۆی وەرگریە بەزیایەوە چونکە ئەو سێ کەسی کوشتەوە تا قەزالامێکە داوامان ئەوەیە کە بە حەقێکی تعنی بە سزایەکی زۆر توندی خۆی بگا بەس ئەو داوایمان لە حکومەتی هەرێم و لە هەموو لایەنەکان هەیە حەقمان نەفەوتێ و بەس ئەو داوایەمان هەیە کەیسەکە وەکو خۆی بڕوا بە هیچ نەوعێکی هیچ شتێکی لێ نەکرێ خۆی چۆنە ڕاست و ڕەوان ئاوا بڕوات لە بەغاش و لە هەرێمی کوردستانیش وەکو خۆی ئەو کەیسە بڕات و ڕێڕەوی یاسایی خۆی بە تەواوەتی وەربگرێ تەنها ئەوەمانەیە هیچیکە. دەوترێت تۆمەتبارەکە چەند جارێکی دیکە پارەی بە قەرز لە داراڕەوف وەرگتووە شەوی ڕووداوەکەیش جارێکی دیکە بە مەبەستی وەرگرتنی گوژمە پارەیەک چۆتە ماڵی قوربانیەکە بەڵام ئەو پێی وتووە کە پارەی نییە تا بە قەرز پێی بدات دوای دروستبوونی دەمەقاڵەیە تۆمەتبارەکە بە چەقۆ داراڕەوفی کوشتووە و دواتریش هاوسەرەکەی و کچەکەی ئەم خێزانە کوردەی بوونەتە قوربانی لە بنەماڵە ڕۆشنبیر و دێرینەکانی شاری سلێمانی و لە بنەماڵی ڕەفیق حیلمی سیاسی و کەسایەتی دیاری کوردن لە پەنجاکانی سەدەی ڕابردووەوە لە بەغدا ژیاون و وەکو کەسوکاریشیان دەڵێن خێزانەکە کێشەی کۆمەڵاتیان لەگەڵ هیچ کەسێکدا نەبووە. ڕامیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی.